من ناوم أيوب فقيه خادرة دانشتوی فیلە مەگرۆنم موالید 1970 لە ساڵی 1992 مە پێشەمە پێشتر پیشەی باوکم بۆ 3 ساڵ دواتریش لە دوای ئەو لە ساڵی 92ەوە ئەو من بەردەوام لەسەر ئەم ئیشەی ئەتاکو ئایەستەکانم بەیانیان لە 8ەوە دێم تا 11 تقريبا 23 سال 24 سال تقريبا دبت ام قايشه بو ديكي او بنجيو لبر اوي لكاتي تقل كردندا كدزوكي رادي تشي اگر بيت و ام قايشه لبنجي دان بيت دزوكا بنجد دبره گوشتكي بلين گوشتكي دبره بكره ما دستازاتم بوم براي كنا ناس واي خواقداش ندو هر باشه چهار باشن هر باشنو بالتأكيد واي آره والله اشتكنا مو عادين آره والله جا عادي شنوايا لا والله في راوشتا داويدك كما تكاكاوات راستك زياتر اواني كدين كان يعني مجموعه خلشي تاعي يعني بردوام بلين سرداني يردك وقم قيراني داري هاتوا زياتر خلق ويلم يشانك دو كلا وشتوا ديني مشاكل ومشانا زياتر بلان بيش قيرانك خلق بو شوي نبو بس استكانا زياتر خلق كلا وشتوا شادكات ومشانا پێشم قەیرانی دارایی ئەگەر جانتایەک بدڕایە کابرا یا جارێک دەیدرۆ یان نەیدەدرۆ بەس ئێستاکان وەکو قەیرانە دروست بووە یعنی خەڵک بۆ چەند جارێکیش دەیهێنن نەک بڵێن جارێک یان دوو جار بۆ سێ جار و چوار جاریش دەیهێنێتەوانە بڵێن بۆ چاکردن ئەفشان ئەوەی کە سەردانی دەکەن هەموو نەوعەکانی تێدایە پیا و ژن و منداڵ و پیر و گەنج و هەموو بابەتێک ڕوونی دوکانەکە دەکات. دواتر دەچمەوە ماڵەوە سەعات 2:30 دێمەوە هەتاکو مەغریب. من ناوم أيوب فقيه خادرة دانشتوی فیلە مەگرۆنم موالید 1970 لە ساڵی 1992 مە پێشەمە پێشتر پیشەی باوکم بۆ 3 ساڵ دواتریش لە دوای ئەو لە ساڵی 92ەوە ئەو من بەردەوام لەسەر ئەم ئیشەی ئەتاکو ئایەستەکانم بەیانیان لە 8ەوە دێم تا 11 Yeah.